مۆندیالی 2022 قەتەر گەیشتووەتە دوایین وێستگە و خەونی ئارجەنتینی فەڕەنسیەکان لە کۆتاییاریدایە. لە دوای 18 ئەم مانگەوە تەنها ئاڵای یەک هەڵبژاردە لە کەناراوەکانی قەتەر دەشەکێتەوە. یاریگای لوسێل ئامێز بۆ یاری کۆتایی مۆندیال دەکاتەوە. یاریگاکە توانای هەیە نزیکەینەوە 1000 هاندە لە خۆ بگرێت. ئارجەنتین لە دوای مۆندیالی 2014ەوە بۆ جارێکی دیکە توانی خۆی بە یاری کۆتایی بگەێنێتەوە. هاندەرانی ئەو هەڵبژاردەیە چەند ئارەزوو دەکەن هەڵبژاردەی نیشتیمانیان بێتە پاڵەوان. دوو هێندە ئارەزوو دەکەن ئەو نازناوە بە دەست و مەچەکی لیۆنێل میسی کاپتنی هەڵبژاردەکەیان بەرز بکرێتەوە. یاریەکی زۆر قورس دەبێت بۆ ئەرجەنتین، بەڵام پێم وایە کە ئێمە لە ئاستێکی زۆر باشداین بەراورد بە مۆندیالی 2018. وا پێمان وایە ئەم جارە دەتوانین یاریەکە ببینەوە و جامەکە بەدەستبێنی. ئەمباپێ دووەم باشترین یاریزانی جیهانە. دوای مێسی پێم وایە ئەو دەتوانێت بە ئاسانی گۆڵ بکات. هیوادارم لەو ڕۆژە لە باشترین ئاستی هەڵی بەرگریدا بین. پێم وایە ئەرجەنتینەکەمان باشترین تیپە لە پاڵەوانێتێکە. بۆم یاری فەڕەنسا خاوەنی یاریزانی گەورەیە وەک ئەمباپێ، هەرچەندە وەک ئاستی تاکە کەسی لە بەرزتریندان، بەڵام وەک تیم وا باش دەرناکەون. پێم وایە ئەرجەنتین یاریەکە دەباتەوە. مێسی لە 20 ساڵی ڕابردوو باشترینە. هەرچی فەڕەنسیەکانیشە بۆ دووە مۆندیالی یەک لە دوای یەکە دەگەنە یاری کۆتایی و پاڵپشت بە ئەزمموی ئۆلیڤیە جیرۆ و لێهاتووی کێلیان میپاپێ دەیانەوێت دووبارە لای بورجەکەی پاریس ئاهەنگی پاڵەوان بوون بگێڕن و نازناوەکەی لێ نمایش بکەن. بەڵام چەند یاریزانێکی ئەو هەڵبژاردەیە لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی نەخۆشیەوە مەشقیان نەکردووە و کەرەنتینە کراون کە گومان دەکرێت نەخۆشیەکە ڤایرۆسی هوشتر بێت. بۆچی یاریەکی بەهێز دەبێت؟ چونکە زۆر باشن تیمەکان. پێم وایە ئەرجەنتین یاریزانەکانی باشە، هەروەها ئێمەش یاریزانی باشمان هەیە وەک ئێمباپێ، گریزمان، جیرۆ. ئەوانە باشترین یاریزانەکانن. ئێمە باشترین گۆڵپارێزمان هەیە، هۆگۆلۆریۆس. دەزانی بۆیە ئێمە ناترسین. دەزانی 50-50 چونکە هەردوو لە تیپی باشیان هەیە، بەڵام تیمەکەی ئێمە باشترە و ئێمە ڕاهێنەرێکی باشمان هەیە. ڕاهێنەرەکەمان دیدە دیشامپ، نازانم دەزانی یان ناجامی پێشوشی بەدەستێنا. ئێمە سەر دەکەوین پێم وایە. ئەگەر سەیرێکی مێژووی ڕوبەڕووبوونەوەکانی ئەو دوو هەڵبژاردەیە بکەین دەبینین ئارجەنتین و فەڕەنسا لە 12 یاریدا بەرامبەر یەکدی وەستاونەتەوە. تانگۆ لە 6 یاریدا براوە بووە. کەڵەشێرەکانی فەڕەنساش لە 3 یاریدا برنەوەیان تۆمار کردووە و هەردوو هەڵبژاردەش لە 3 یاریدا یەکسان بوون. لە مێژووی مۆندیالیشدا 3 یاری ڕوبەڕووی یەکدی بوونەتەوە. ئارجەنتین لێرەشدا باڵادەست بۆ 2 یاری بردوێتەوە. لە 1 یاریشدا فەڕەنسا براوە بووە. ئەو یاریەش مۆندیالی ڕابردوو بوو کاتێک لە قۆناغی 16 بە ئەنجامی 4-3 فەڕەنسا یارەکەی بردەوە و لە هەمان مۆندیالیش کەڵەشێرەکان توانیان ببنە پاڵەوان. هەردوو هەڵبژاردەکە تا ئێستا 2 جار نازناوی مۆندیالیان بردوێتەوە. براوەی ئەم جارە هەڵبژاردەیەک پێش دەخات و دەبێتە 3 جار و لە هەڵبژاردەی ئیتاڵیا و ئەڵمانیا نزیک دەبێتەوە کە خاوەنی 4 جامی جیهانین و پاشای مۆندیالیش هەڵبژاردەی بەرازیلە بە 5 مۆندیال. بڕیارتەها کەناڵی پەیام دەوحەی پایتەختی قەتەر.